ماوەی 5 ڕۆژە داوای موچەکانی مانگی 3 و 4یان دەکەن. هێشتا هیچ کەس و لایەنێک وەڵامی داواکاریەکانیانی نەداوەتەوە. مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی دژی پێنەدانی موچەکانیان خۆپشاندان و گرتبوونەوە و ناڕەزاییان ئەنجامدا. وەکو خۆیان دەڵێن چی دیکە بێدەنگ نابن لە سوکاتی پێکردنیان، بەردەوام دەبن لە خۆپشاندانەکانیان تا وەڵام دەدرێنەوە. ئێمەش دڵنیابێ حکومەت لەوای کات دەرگای زانکۆ ناکەینەوە هەتا 2 مانگ بەسەرێکە وەرنەگرین. مافێکی خۆمانە، هیچ شتێکی ترمان نەویستۆ لە حکومەت، داوای هیچ شتێکی زیایەمان نەکردووە. یەکێ جوابمان باتەوە، خۆ داوای وێلا ناکەین، داوای حەقی خۆمان نەکەین، داوای مافی خۆمان نەکەین، معاش و ڕەنجەشانی خۆمانە. ئەو مانگی 4 تەوزع کردەوە، ئێمە هێشتر بە زیاوە داواممان کردووە، یعنی گەندەڵیمان نەکردووە، داوای مافی خۆمان نەکەین. پێناسەکەی ئەوان گەیشتە ئەوەی کەوە مافی خەڵکیە خۆن بە ئاشکرا زوڵم مستەمەکەن بێباکیشن حسابیش بۆم خەڵکە ناکەن، ئەکەوێتە سەر ئەوەی کەوا خەڵکی ئەگەر لێ ببڕێن هەموو چینەکان یەکەون، ئەم چینانەی کە هەر ڕۆژەی بەهانە و فەرتەنە بە چینەکەن بەڕاستی هەموو یەکگرن ئیلا حەلی ئەوەیە شۆڕشێک بەرپاکە. 6 مانگە سلێمانی ڕوبەڕووی گرفتی نەبوونی پارە بۆتەوە لە بانکەکان. فەرمانبەران و خانەنشینان موچەکانیان پێنادرێت. ئەم جۆرە لە بێباکی حکومەت وا خوێندنەوەی بۆ دەکرێت. چی دیکە حکومەت توانای ئیدارەدانی نەما و سلێمانیش سزا درراوە. گەورە ئینسانی چۆن دروست کردووە، وا دروستی کردووە کە داوای حەقی خۆی بکات کە لە حەقی خۆی خۆش بوو، یعنی ئەمە ئینسان نییە، یعنی معقول نییە تۆ مافت بخورێت و لە ماڵەوە دانیشی نەی داوای مافەکەت بکەی، وەکو ئەم خەڵکەی لەبەر ئەم خۆرە سوتاوە ئێستا. داوای حەقی خۆمانەکەین، داوای ئەوەکەین کە بۆچی لەگەڵەوەشا خاتر و خۆتری ئەوەشیان نەگرت کە ئێمە وەکو دواکەوتوین وا موچەی مانگی 4 ئالان کردووە، وایە ئێمەیان پێش قسەخچێتەوە 25 مانگ. بێزگە لە موچە شتەکە لە موچەیان نەماوە، شتەکە شکۆ بگەڕێتەوە بۆ هەموو تاکێکی ئەم کۆمەڵگایە. یعنی بەڕاستیەکەی تۆ وەکو برادرم ئاماژەی پێکرد، تۆ دەوام ئەەکەیت و لە پێناو موچەیە دوای ئەوە بێتە سەرزاد و موچەکەشتاوە لێ بکەن، بەس موچە نییە، ئەی جوابدانەوەیە، ئەی بێن بەهاناتەوە، تۆ معاناتت هەیە، شتت هەیە، بەس لە موچەکە خۆی ناکرێتەوە. چەنەها شتی تریش پلە بەرزکردنەوەیە، کوڕە نازانم شتی زۆرە. مامۆستایان و فەرمانبەران پێیان وایە دوو ئیدارەیەکی قوڵ لە نێوان پارتی و یەکێتیدا دروست بووە. بە ناڕاستەوخۆ لا مەرکەزیەت پەیڕەو دەکرێت. ومێد و تااقەتی فەرمانبەرانی سلێمانیش وەکو خۆیان دەڵێن کۆتایی هاتووە و چی دیکە ناتوانن بێدەنگ بن لە زەوتکردنی مافەکانیان. ڕامیا عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.